دوای ونبوونی بۆ ماوەی 8 ساڵ و بێ ئومێدبوونی خانەوادەکەی لە زیندوومانەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا دەرکەوتەوە و گەڕایەوە ماڵەوە. ئەمە چیرۆکی سەرکەوت محەممەدە کە لە ساڵی 2017 لەگەڵ برا گەورەکەی بە مەبەستی سەردانی پزیشکی دەرونی دەچێتە بەغدا و دواتر ون دەبێت. دوای بێ ئومێدبوونی خانەوادەکەی لە دۆزینەوە و دەرهێنانی وەفاتنامە بۆی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو هاوڵاتیەی ناحیە شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ هەواڵی سۆراخکردن و زیندوومانەوەی بە خانەوادەکەی درا. کوڕەی برای من تۆسێ نەخۆشی دەرونی هەبوو وا نەبوو. ئیتر دکتۆرێکی خوشکێکی بەڕێز دەستێمانی وتی کاکە ئەمە من دکتۆرێکە ناسم لە بەغابی بنبوویانە با ئیراشتی بۆ بکات و بێریوە. تمش ئاسان بردم بۆ بەغا 2026 کە بردمانێتر دویانە بە شێوێ دروست بوو لە بەر دەرگای خەسەخانە و بڵێن عیادۆشتەکە کاک سەرکەوتر لە پێیەخوا لەگەڵ چامن چوومە سەر ناوم بۆ نووسی لە عیادەکە هاتمە خوار و نەمابوو. تر بە حاسە زۆر گەڕام بە دوایە سۆراغم کرد و ئەم سەر و سەر و واستەکاری و ئیتر بڕێ پیاوی خۆتان ئەسای لە بەغا ئەم ناسین و ئیتر ئەوانش زۆر سۆراغیان بۆ کردم و لە ڕێدیو سێ پیاویترەوە ئیمجا دو ئاخر جار لەگەڵ کوڕێکی پرزامە 4-5 کەرەوەی هەنەمان دۆزیوە. وڵا ئیتر خۆم هەر چوومەوە بە تەنیا ئەریزەیەکمدا چوومە مەحکەمە. دەنگاکە حاڵێک لەم حساب لە بۆم برایەکم نەماوە و ئیسێمە بەس ئەمانەی ئاسەوارەکەی بزای ماوە نەماوە جەستەکەیش مادەستکەیت و هەر مەمنونی خوای. ئیتر ئیسفادەی نەبوو. ئیتر دوایەوە برادەرێکی تر ناوی کاکە ئەحمەدە حیمایی دکتۆر بەرهەم بوو. دەنگاکە مەزان شتێکم وەناکەی وتی وەڵی داومە لە کۆمپیوتەر ئەو ناوە بوونی نییە لە سژنانە لە خەسخانە لە تۆب العەدلیە لە هیچ شوێنێکە. ئیتر تاسە نەمان دۆزیەوە ئیتر شوێنم شەوانە تەلەفۆنی هاتوو بۆ کاکسامانی برام تو کاکە کوڕێک هەیە لەم ڕەنگە ئەڵێ من برایەکم هێنای ئازاد برایەکم نای سامانە. ئیتر کاکسامانیش برام وتی و کاکە ئەدێ ما قسەی لەگەڵا بکەم. کە قسەی لەگەڵا کرد و خۆی بوو. ئیتر شەو نازانم سەعات 12 شەو بوو 2 شەو بوو لەگەڵ کوڕی خوشکەزامە یەکسەر بە سیارە دەرچوون بە کەرکووک. ئیتر ئەو پیاوە ماڵی ئاوا بێ تەسمینی کاکسامانی برام و ئەو کوڕی خوشکەزامی کرد و هێنایەوە. سەرکەوت وەک خۆی دەڵێت لەو ماوەیەدا دەربەدەری و زیندان و ئەشکەنجەی زۆری بینیوە کە سوکارەکەشی داوا لە هەردوو حکومەتی فیدراڵ و هەرێم دەکەن بە دوواداچوون بۆ کەسی ڕۆڵەکەیان بکەن و قەرەبووی چەند ساڵ ژیانی زەحمەتی سەرکەوت و خێزانەکەی بکەنەوە. دیانە چێشتە ناو خواردنیان ناو خێرخوازا و چێستی بۆ کردین لە دەرەوەچم وەرمەگرت. وەڵا قاسم ئەوە تا مۆکی سەرمیان دەرکەم مۆکی سەرمیان دەکە ئاسنیان هەڵدا سەرمە بیری هەموو کەسێکم بگە بیری کچەکانمەکە بیری مناڵەکانی خۆمەکە بیری هەموو کەسێکم بکە. یا لە داواکاریەکە ئەوەیە ئەم کەسە وەکو مرۆڤێ وەکو ئینسانێک چەندین ساڵە لەژێر ئازار و ئەشکەنجایە بوو لە زیندانە بوو و ئەمانیش داواکاریانەوەیە کە لە ڕووی مادی و معنەوی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەعویز بگرن. داوایە لە حکوومەتی فیدراڵ هەیە. داواکاریەکەمان ئەوەیە کە مافی مرۆڤ ئەم قەزیە فەرامۆژ نەکەن چونکە ئەمە هەتەنە کاکە سەرکەوت نیە ئەمە عایلەیەک تەکمیل بووە. عایلەیەک تووشی هەزارە هاتن و چەڵەمە بوو لە خلالی ئەم 9 ساڵەیە. لە ماوەی دیاردەمانی سەرکەوت و لە پێش دەرکردنی وەفاتنامە بۆی دەستگای خێرخوازی بەخشین و سنگەی شۆڕش دەستبار و هاوکاری خێزان و منداڵەکانی بوون وەک خۆیان دەڵێن لە داهاتووش چیان پێویست بێت بۆیان دەکەین. خانم خێزانە پێشەوەی ئەم ڕووداوای ڕوودا هەر پەیوەندیمان هەبوو لەگەڵیان دیارە ئەم خێزانە گرفتار بوون و دۆخەی وا بووم نەخۆش بوو ئەم کاکە سەرکەوتە ئەو کاتەی شەر ئاگامان لێ بوون. پاژەوەی بە یەکجاری کاکە سەرکەوت ون بوو ئەو مدە زەمەنیە ئێمە مناڵەکانی وەک مناڵێکی یەتیم مامەڵەمان لەگەڵکردن. سەرەتا هاوسەرەکەیشی هەر دۆخی زۆر ڕێک نەبوو لە ڕێی هاودێکێ لە هاوسەکانی مناوی کاک کەمال زیاتر کۆنتاکت و هاوچۆمان هەبوو لەگەڵیان. دواتر هاوسەرەکەیشی تۆزە تەندروستی باش بوو هەتا مانگی 11 لە دوای دەرچوونی وەفاتنامە و ونبوونی یەکجارێکی ئەم کاکەیە تا مانگی 11 لە ئێمە هاوکاری مانگانەی هەبووە وەخوا پشتیوانیش بێ ئەمیش و هەر کەسێکی کێشکە لەم سنوورەژێ دەستگای بەخشینۆک و چەترێکی میهرەبانی و ڕەحمەت و بەزەیی لەگەڵ ئەو خەڵکەیە مامەڵاکە چیمان بۆ بکرێ بۆ پشتیوانی ئەم برایەمان و غەیری ئەمیش لە خزمەتە بین. سەرکەوت ئێستا داباری دەرونی لە پێش ونبوونی خراپترە و لە خانوویەکدا دەژیت کە هی خۆی نییە و پێویستی بە چاودێری و نەشتەرگەری و پشتگیری مادی و معنەوی هەیە تا بتوانێت ژیانێکی ئاسایی لەگەڵ خێزانەکەی بژێت. ڕێبین محەممەد کەناڵی پەیام ناحیە شۆڕش.